سڵاتان لێ ببینەرانی ئێژە لە شوێنێکن خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی ئاکتوێل بۆ گفتوگۆکردن لەسەر گەرمترین بابەتەکانی ڕۆژ لەگەڵتانە. عزیزان بۆم بەرنامەیە سێتەورمان بۆڵ بشاردون لە ڕێی دۆسیە و لە ڕێگەی میوانان شلۆڤەی لەسەر دەکەین و بە خوڵایی هەوڵ دەدەین لەو ماوەی لە بەردەستماندایە گفتوگۆ لەبارەی دۆسیەکانەوە بکەین. هەڵبەت یەک لەو دۆستیانە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانەوە هەیە، وشارە ناوخۆی و دەرەکیەکان لەو وڵاتەدا. دۆسیەکی دیکەمان پەیوەندی بە بەدەستوەردانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان بەتایبەت هەڕەشەکان لەسەر ئەفرین هەیە. دۆسیەیەکی دیکەش لێدوانێکی کەجەکەیە سەبارەت بە کۆنگرەی نەتەوەیی. واتە لەو دۆستیاندا ئێمە پرسی یەکبوونی نەتەوەیی و یەک استراتیژی نەتەوەیی گفتوگۆ دەکەین. سەرەتا دەچین لای دۆسیەی یەکەم کە تایبەتمان کردووە بە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. لەو دۆسیەدا باز لە سیاسەتی ئێران لە ئاستی نێونەتەوەی ناوچەکە و ناوخۆدا دەکەین. هەڵبەت کۆمەڵێک کەس قسەیان کردووە لەو بارەیەوە. با دۆسیەکە ببینین دوایی گفتوگۆی لەسەر. باڵیۆزی عەرەبستانی سەعودیە لە نەتەوە یەکگرتووەکان عەبدوڵڵا الموعەلەمی ڕایگەیاندووە کە دۆحا تارانی بۆ خۆی هەڵبژاردووە و ماوەی 20 ساڵە ئەوان پشتگیری تیرۆر دەکەن و هەردوو وڵاتیشی بە دوژمنی حکوومەتەکانی ناوچەکە بەناو کرد. ناوبراو ئاماژەی بە پشتگیریەکانی تاران بۆ دۆحا کردووە، ئەوەشی وەک هەلێک بە دەستی ئێرانەوە بۆ دەستوەردان لە جیهانی عەرەبی و نانەوەی کێشە و خەیران لە ناویاندا پێناسە دەکات. الموعەلەمی وڵاتی خەتەری وەک کۆپی بچووکراوی ئێرانی لە قەڵەمدا. لەلایەکی دیکەوە بە پێی میدیا ناوخۆییەکانی ئێران، ڕاوێژکارێکی باڵای ئاسایشی ئیسرائیلی لە یادداشتێکی مێدلست ئایدا وتوویەتی تەلەڤیڤ و ڕیاض ئاستی پەیوەندیەکانیان زیاتر دەکەن. بە پێی ئەو یادداشتەی مێدلست ئای باس لە هەوڵەکانی ئێران بۆ فراوانکردنی پێگەی شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کراوە و هەر بەو پێش ئاستی پەیوەندیەکانی سەعودیە و ئیسرائیل هەڵکشانی بەخۆیەوە بینیوە. بە پێی خستەی ئەو ڕاوێژکارە ئیسرائیلیە، ڕیاض و تەلەڤیڤ بە پێی بەرژەوەندی هاوبەشی دوو وڵات و بە مەبەستی وەستاندنی بەرنامە ناوکی ئێران و پێشگرتن بە دەسەڵاتی ئێرانی لە ناوچەکەدا لێک نزیک دەبنەوە. لەبارەی دەستوەردانەکانی ئێران لە سووریا، ڕۆژی 28 مانگی ڕابردوو ژەنەرال HR مەکمەستەر، ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی سەرۆکی ئەمریکا، لە کۆنفرانسێکدا تیشکی خستە سەر پەیوەندیەکانی نێوان ئێران و ڕژیمی سووریا. مەکمەستەر ڕایگەیاند کە هێزە چەکدارەکانی پشتیوانی ئەسەد لە سووریا بە ڕێژەی لە 80 لە ئێرانەوە دێن و ئێران لە هەوڵدانێکی بەردەوامدایە بۆ لاوازکردنی جیهانی عەرەبی. ڕاشیگەیاندووە کە پێویستە لە بەرامبەرەو کردەوانەی ئێراندا کاری زۆر جددی ئەنجام بدرێت. لەلایەکی دیکەوە لەبارەی پرسە ناوخۆییەکانی ئێران، شەڕڤین مەزلوم ئەندامی ئەنجومەنی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە میانەی بەشداریکردنی لە پرۆگرامێکی فریدۆم تیڤیدا تیشکی خستە سەر هەوڵدانەکان بۆ ڕەشکردنی کورد و پەرتەوازەکردنی گەلانی ئێران. شەڕڤین مەزلوم وتی دوای تەقینەوەکانی تاران، کۆماری ئیسلامی و هێزە دەسەڵاتخوازەکان بە پڕڕەنگکردنەوەی نەژادی هێرشکەرانی تاران دەیانەویست کورد وەک داعش و تیرۆریست نیشان بدەن. ئەمە لە کاتێکدایە کە کورد پێشەنگی شەڕی دژی داعش دەکات و پارێزگاری لە بەهاکانی مرۆڤایەتی دەکات. هەروەها بە ئاماژە بە ڕۆڵی ڕاگەیاندنی هێزە دەسەڵاتخوازەکانی ناوچەکە و زلهێزەکانی جیهانی بە تایبەتی ڕژێمی ئێران لە ڕەشکردنی ناوی کورد کرد و وتی هەوڵ دەدەن گەلانی ئێران پەرتەوازە بکەن. پێویستە ئەو ڕاستیە لەبیر نەکرێت کە کورد بە هەڵبژاردننی استراتیژی هێڵی سێهەم و بەدیهێنانی نەتەوەی دیموکراتی تاکە هێزە کە پێشەنگایەتی تێکۆشان بۆ ئازادی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان دەکات. ماوەیەک بەر لە ئێستاش سۆزدارەڤێسا ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکین کوردستان کەجەکە سەبارەت بە سیاسەتی ئێران قسەی کردبوو. ئەڤێستا ئاماژەی بەوە کردبوو کە سەعودیە و ئەمریکا دەیانەوێت لە داهاتوودا دەست وەربدەنە دۆخی ناوخۆی ئێران. بۆیە ئەگەر ئێران هەر لە ئێستاوە بیر لە بە دیموکراتیزەکردنی خۆی نەکاتەوە و مافی گەلانی ناوخۆی دەستەبەر نەکات، ئەو کات ئەگەری شڵەژانی ئێران زۆر دەبێت. ئەڤێستا باسی لەوەش کردووە
کە ئێران مافی گەلانی ناوخۆی بەڕەوا نابینێت و ڕۆژانە دەیان کەس لە سێدارە دەدرێن. وێڕایەوەی کە ئازادی سیاسی و ڕادەربڕین لە ئێران بوونیان نییە و مافی زمان و کلتورە جیاوازەکانیش بەڕەوا نازانرێن. وتیشی لە بەرامبەر ئەمەدا ناڕەزاییەکی گەورە هەیە کە گەلی کورد بەشێکی سەرەکیە و ناڕەزایەتیانەیە دژی سیستەم. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ئەگەر نەیەوێت لە 4 ساڵی داهاتوودا ڕوبەڕووی چارەنووسێکی وەکو سووریا یان میسر ببێتەوە، ئەوە پێویستە ئیرادەی گەلانی ئێران بەڕەوا بناسێت. گوتبووشی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ هیوایەکیان بە ڕۆحانی نەماوە، بۆیە پێویستە بە جۆرێکی دیکە دانوستان لەگەڵ دەوڵەت بکەن و هەنگاوێکی نوێ بنێن و قۆناغێکی نوێ دەست پێ بکەن. بەڵێ بینەرانی ئەژام دۆسیە لەگەڵ بەڕێز هادی محەممەدی نووسەر و توێژینبان گفتوگۆ دەکەین. کاک هادی ئەم کاتتان باش، منەمەی لەو پرسیارەوە لایەوە دەست پێ بکەم کە هەڵبەت گوێتان لە ڕاپۆرتەکە بوو گوشارگەلێک لە دەرەوەی سنوورەکان لەسەر ئێران ڕۆژانە زیاتر دەبێت، یا بەگشتی بڵێن ئیدی ئێستا بەرەو ئەوە دەچێت کە خاڵێک لە بەردەم ئێرانە دابنرێت لە ئاستی نوێنەتەوەیدا، بەتایبەت لە دوای مەسەلەی قەتەر. ئێوە ئەم پەیوەندیانەیە ئەو دۆخەی کە ئێستا هەیە لە ئێران و ناوچەکە چۆن شرۆڤە دەکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی بەڕێزی فغیدۆم تیڤیش. هەروەک ئاماژەی پێکرا لە بەرنامەکەتاندا، ئاڵوگۆڕەکان لە ناوچەکە بەگشتی تا دێت خێرا و خێراتر دەبێتەوە، ئەو کێشە و باڵانسە کۆنەکان تێک ئەچێت و باڵانسی تازە دێتە ئاراوە و هەموو ئەم ڕووداوانە لە بەرچاوگرتنی ئەو ئاڵوگۆڕەی کە لە دوو شاری ڕەقا و مووسڵ کە ڕەنگە لە ڕۆژانی داهاتوودا بێتە ئاراوە و مووسڵ ئازاد بکرێەوە، گەمارۆکانی ڕەقەش تەنگ و تەنگتر بکرێتەوە، من پێم وایە ململانیەکان زۆر تون و تیژتر دەبنەوە، بە تایبەتی بە نسبەت تموح و فراوانخوازی کۆماری ئیسلامی ئێران کە پێی وایە دەبێ لە ڕێگەی شەرقی سووریەوە بڕوات و بە دەریای نێوەڕاست بگات. من پێم وایە لە پاش گرتنەوەی ڕەقا ئەم هەوڵە جددیتر و شەدیدتر دەبێتەوە و ئیمکانی ئەوەی هەیە کە کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا شاخۆشاخ ببن و تووشی شەڕ بن و هەر ئێستاش لە ژێر فشارێکی زۆر دایە، بە خاتر ئەوەی کە هەم هاوکاری قەتەر ئەکات و هەم بە جۆرێک لە ململانێدا لەگەڵ تورکیادا، تورکیا لە ململانێدا بە جۆرێکە ڕێبەری باڵی سونی تۆنڕەو بکات و ئێرانیش لە ململانێدایە کە ڕێبەرایەتی هیلالی شیعە بکات و بە دەریای نێوەڕاست بگات. لەم نێوەدا ئەوەی کە ئالتەرناتیڤی ئینسانی و پێشکەوتن خوازانەیە بزاوی کۆنفدرالیزمی دموکراتیکە کە دەتوانێت ئالتەرناتیڤێکی باش بێت بۆ هەموو گەلانی ناوچەکەوە پێشوازی لێ بکرێت لەلایەن هەموو خەڵک و ئەتنیسیتە و زمان و ئاینەکانەوە. ئیتر ڕوتی ڕووداوەکان ئەوە دیاریەکە کە بەرەو چه ئاقارێکە. کاک هادی، مادام ئێوە باسی سووریاتان کرد، تورکیا با بڵێن ئێران و سووریا هەڵبەت ڕەقاش ئاماژە پێکرا، منەمەوێ هەر لەو چوارچێوای ئەوە بپرسم، ئێران بەر لە ئێستا چەند موشکێکی ئاڕاستە کرد بۆ دێرە زور، هەڵبەت کۆمەڵێ خوێندنەوە بۆ ئەوە کرا، چکە بەر لەویش هەم موشەگاویشتنی رووسیا هەبووە، هی ئەمریکا بۆ سەر ڕژێمی سووریا هەبووە، بەڵام لە هەمان کاتدا لەسەر مەسەلەی دەستگرتن بەسەر دەرگای سنووریەکانی عێراق سووریاشدا ئێستا ململانێکی توند هەیە. چی خوێندنەوەیەک لەم نێوەندەدا بۆ ئەم پرسە دەکرێت؟ ئێران هەڕەشاکە موشک دەهاوێت لە لایەکی دیکە پرسی دەرگای سنووریش هەیە. بەڵێ زۆر ڕاستە، بە تایبەتی دوای گرتنەوەی ڕەقا ئیمکانی ئەوەی هەیە کە هێزەکانی سووریای دموکراتیک بێن بەرەو شەرقی سووریا و کنفدرالی یا ئیدارەی فدرالی شەرقی سووریا بەدەستەوە بگرن و ئازادی بکەن و سنووری ئێران لەگەڵ سووریا ببڕنەوە. ئەوە ئێران بەنسبەت ئەو مەسەلە ئێجگار حەساسە و من تەنانەت دوای دەبینم ئەوەی تەقینەوەکانی تاران دەکرێت بە جۆرێک سناریۆ بوو بێت، ساختەی خۆیان بوو بێت، چون هەموو بەڵگە و نیشانەکان ئەوە دەرەخەن
لە ڕۆژێکی حساسدا ئەوە نەکرا کەسانێکی ئەوتۆ نەکوژران ئەوانەی وا جێی گومانن باسی ژنێک دەکرێت ژنەکە هەتا ئێستاش معلوم نییە و لە دوای ئەوانە ئێران لە دنیای میدیاکان و رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامەکانە زەمینە و فەزاکەی ئامادە کرد بۆ ئەوەکە هەم بەنسبەت کوردەکان هێرش و ڕقوقینی خەڵک هەڵخڕێنێت و هەم بەنسبەت ئەوەی کە بەهانەی ئەوەی هەبێ هێرش بکە بۆ سەر داعش و لە ئەنجامی ئەم شتەدا ئەو موشەکانەی هاویش بۆ سووریا کە بە وتەی زۆربەی کارناسانی ئەو بارە ئەو موشەکانە بەو یا ئەو سارۆخانە بەو شوێنانە نەگەیشتن و ئەو ئامانجانەیان نەپێکاوە و شتەکەی ئێران زیاتر جۆرێ بلۆفی سیاسی نظامیە. باشە کاک هادی کەوا بێت هەر من لەو وەڵامی ئێوە مەسلەی هێرشی تارانەوە بێم بۆ مەسلەی میلیتاریزەکردنی ڕۆژهەڵاتی کوردستان کەوا بێ ئەچێتە ئەو چوارچێوەیەوە حتمەن کە ئێران ئەوەی کردووە بە بەهانەیەک بەدەست خۆیەوە کە ڕۆژهەڵاتی کوردستان بە تەواوەتی میلیتاریزە بکە بەڵام لێرەدا خاڵێکی سەرنجڕاکێشەیە دەمەوێت من سەرنجی ئێوەش بۆ ڕاکێشم کە یەکێک لە بەرپرسانی باڵای سوپای پازداران و دیکە لە ڕۆژانی داهاتووە ئێمە ناوچە سنووریەکان مەبەستی دیارە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەو وا دەڵێ تونگتر دەکەین هێزی زۆرترە هێنە ئەوێ هەر لە ئێستاش پێکدادانێکی چەکداری لە دەوروبەری سنە ڕوویدا ئێران بەنیازی چییە بۆچوونی ئێوە هەم لە میلیتاریزەکردن هەمیش لەوەی هێزگەلێکی زیاتر لە سنوورەکان کۆ بکاتەوە بەبەست ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ ئێرە دەسەڵاتی ئێران و بەتایبەتی دەستگا سیخۆڕی و ئینتلیجنسیەکانی ئێران ئێجگار فریوکار و زۆڵانە کار دەکەن و تەنانەت دەکرێت بڵێن زۆر زیرەکیشن چونکە دەزانن ئەوەی کە ڕێبەرایەتی بزاوی چەپ و پێشکەوتن خواز لە هەموو ناوچەکە ئەکات گەلی کووردە چ لە ڕۆژاوا چ لە باشوور و چ لە ڕۆژهەڵاتی کوردستانیش و ئەگەر قرارە ئاڵوگۆڕێکی سیاسی کۆمەڵایەتی یا جۆرێک ناڕزایی بێتە ئاراوە لە ئێران و شەڕەکە بگوێزرێتەوە بۆ ناو ئێران ئەوە ڕەنگە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەست پێ بکات چون خەڵک بە تەواوی ناڕازین و پۆتانسیەلی تەقینەوە و هەڵگیرسانەوەی جۆرێک شەڕ و بەرەنگاربوونەوەی ڕێژیم لە ئارادایە و تەنیا شتێک پێویستە دەرفەتێکی لەبار پێویستە کە ئەم شتە هەڵبگرسێ و بە گژی ڕێژیمدا بچێتەوە. لەسەر ئەساسی ئەوە من پێم وایە ئەم دەرفەتە چۆن ئەکرێت دروست بکرێ ئەم دەرفەتە ئێوە باسیەکەن بۆی کە بە گژ ڕژێمە بوەستنەوە. ئەو دەرفەتە بەڕای من لە دوو حاڵەتە دەکرێت ڕوو بدات هەم ئەوەی کە شتێکی لە چەشنی ئەوە ڕوو بدات کە لە هەفتەی پێشوودا کۆماری ئیسلامی گروپێکی لە پێشمەرگەکانی کۆمەڵە محاسرە کردووە لە درێژەی شەڕێکیاندا چەند کەسێکیان لێ شەهید کران و لە هێزەکانی ڕژیمیش کوژان ئەگەر شتی ئاوا زیاتر ڕوودات ئیمکانی ئەوە هەیە و شتانە پەرە بستێنێ و ئیمکانی هەیە شارێکی وەکو سنە یا شارەکانی تری کوردستان کە حساسترن بێنە جواب و بزاوی ناڕزایەتی دەست پێ بکەن و جگەلەوەش ئەگەر فشارەکان لەسەر ئێران زیاتر بێەوە حکوومەتی ناوەندی بەرەو لاوازی بچێت من پێم وایە هێزی بوێری و هێزی گەشانەوە و زیندووبوونەوەی خەڵکەوە بەتایبەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەژێتەوە و پەرە دەستێنێ و بۆ یەکەم جار بەڕۆی ڕژیمدا هەڵدەگیرسێتەوە. باشە کاک هادی با من دیسان سەرنجتان بۆ لای لێدوانێکی بەڕێز سۆزدار ئاوێستا ڕابکێشم کە چەند ڕۆژ بەر لە ئێستا با بڵێن ئەندامی کۆسێ بەڕێوەبەری کەجێکە سۆزدار ئاوێستا دابی دەڵێ ئەگەر ئێران سیاسەتی خۆی نەگۆڕێ کرانەوەی دیموکراتی نەکە ئەوە چارەنووسی بە هەمان چارەنووسی عێراق و سووریا دەبێ ئێوە چەندی هاوڕان لەگەڵ ئەو قسەیەدا کە ئێرانش دەبێ وای دەبێ؟ ئەوە قسەیە زۆر دروستە ڕوتی ڕووداوەکان لە هەموو ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بەو ئاقارە دەچێەوە بە خاطر ئەوەی کە حکوومەتی جمهوری ئیسلامی حکوومەتێکی تۆتالیترە و مافی هیچ کەم لە نەتەوەکانی نەداوە مافی ژنانی نەداوە مافی کرێکارانی نەداوە مافی هیچ کام لە ئێتنیسیتە و ئاین و مەزهبەکانی نەداوە ئێستا وەکو بەرمیلێکی بارود وایە پڕە لە ناڕەزایەتی و لە ئاستی تەقینەوەدایە و بەڵام هەر لەسەر ئەساسی قسەکانی بەڕێز ئاوێستا من پێم وایە ئەوە لە زات و ماهیەتی حکوومەتی جمهوری ئیسلامیدا نییە کە
ڕفۆرم بکات کە مل بەکرانەوە بدات وە خۆی بە جۆرێک ڕێگە چارە بدۆزێتەوە بەڵکو ئەو دەسەڵاتە دەسەڵاتێکی تۆتالیترە و خۆیشی هەستی بەوە کردووە هەر جۆرە کرانەوە و ڕفۆرمێک بەرەو نەمانی ئەوە دەچێت کەوا بوو ئەو تا ئەو جێگایە بتوانێت من پێم وایە تۆنتری ئەکاتەوە شتەکە ئەوەی کە ئەتوانێت لەم نێوەدا ئاڵوگۆڕ بێنێتە ئاراوە بزاف و هەستانی خەڵکە یاکە فشارەکانی نێونەتەوەیی و فشاری زلهێزەکان و بەتایبەتی باڵانسی ناوچەکەیە بەڕێبەرایەتی ئەمریکا و وڵاتانی عەرەبی و ئیسرائیل و ئەو شتانە ئەوانە من پێم وایە هەموویان ئەتوانن بە جۆرێک تەئسیریان هەبێت و بەتایبەت هێزەکانی ناوخۆش باشە من با دوایین پرسیار لە جەنابتان بکەم هەر بەڕێز ئاوێستا خەڵکی هەندێک با بڵێن هەستیار و جێی تێڕامانی دەستنیشان کردووە کە دەڵێ ئیدی گەلی کورد لە ڕۆژهەڵات هیوایان بە حکوومەتەکەی یا دەوڵەتەکەی ڕۆحانیش نەماوە پێویستە بە جۆرێکی دیکە دانووسان لەگەڵ دەوڵەت بکەن و هەنگاوی نوێ بنێن و قۆناغی نوێ دەست پێ بکە چی جۆرە دانووسانێ بە بۆ چوونی تۆ و چ جۆرە هەنگاو و قۆناغێکی نوێ من پێم وایە دەوڵەت یا حکوومەتی جمهوری ئیسلامی ڕێگەی هیچ جۆرە دانوستان چه دیالۆگ چه هیچ جۆرە مذاکرەیەکی نەهێشتوتەوە بەنسبەت خەڵکی کورد چون خەڵکی کورد نوێنەرایەتیەکیان هەیە کە نوێنەرایەتی هەموو خەڵکانە حیزبێک هەیە نە کۆمەڵگەیەکی مەدەنی شیا و بەهێز هەیەکا و کارانە بکات و حکوومەتی کۆماری ئیسلامی بە هەموو شێوەکانی زەبر و زەنگ وڵامی داخوازیەکانی خەڵکی داوەتەوە خەڵکی سەرکوت کردووە تەنانەت دوژمنی سروشت و تەبیعەت و ئاوە و لەمپەرەکان و چی بە هەموو شێوەیەک ئاوەدانی تەنانەت ئاوەدانی و دارستانەکانی کوردستانیش دەسووتێنێ لە نێو ئەبات و من پێم وانیە لە جەوهەری ئەم حکوومەتەدا بێ دانوستان بکە بەڵام ئەمە دەمێنێتەوە بۆ خەڵکی کورد لە بەرچاوگرتنی ئەو شیاریانەی کە هەیانە ئایا ڕازین بە درێژەدان بە مۆزعانە گریسە کە پڕە لە سەرکوت و سەر شۆڕی و لە مەرگی یا سەرنجام ڕۆژێک بەگژ ئەم سیاسەتانەدا دەچنەوە ئێستا چە بە کردەوەی سیاسی چەکدارانە و شۆڕژگێڕانە بێ چ بە ئاخێزی جەمەوەرانە بێت زۆر باشە زۆر سپاس بە ڕێز هادی محەممەدی نووسەر و توێژینوان سپاس بۆ بەشداربوون و بۆ چرۆڤەکانیەوە سپاس کاتیش خۆش بەڵێ بینەرانی ێژا ئەو تەوەرەمان تایبەت بوو بە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و گفتوگۆمان لەسەر کرد سپاس جاریشی دیکە بۆ کاک هادی بۆ سەرنجەکانی لەو بارەوە ئێمە دەچینە دۆسێکی دیکە کە پەیوەندی بە ڕۆژاوای کوردستان و دەستبەردانەکانی تورکیایە هەڕەشەکانی تورکیایە لەسەر کانتۆنی ئەفرین وەک دەزانێت تورکیا هەر لە یەکەم ڕۆژی سەرهەڵدانی گەلان لە ڕۆژاوی کوردستان و سووریاوە ئەو بۆ 6 ساڵەشێت تا ئێستا دوژمنایەتی و پارچەی وڵاتەکە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ خۆی یا لە ڕێی چەتەکانەوە بەڵام ئێستا هەڕەشەسە کانتۆنی ئەفرین چڕ بۆتەوە دۆسیەکە بین بزانین بەرپرسان لەو بارەیەوە چی دەڵێن دوایی قسە لەسەرک ئەڵدار خەلیل ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری جوواتی دیموکراتیک تەفدەم ڕایگەیاندووە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرپرسیارە بەرامبەرەو لەشکەرکێشی و کردەوانەی تورکیا لە ناو خاکی سووریادا ئەنجامی دەدات چونکە تا ئێستاش تورکیا هاوکاری تیرۆریستان دەکات خەلیل ئاماژەی بەوەش کردووە کە دەوڵەتی تورک بۆ تێکدانی پرۆژەی دیموکراتیکی ڕۆژاوای کوردستان پشتیوانی لە تیرۆریستان دەکات بەڵام گەلی کورد ڕوبەڕووی ئەو هەوڵانە دەبێتەوە ناوبراو داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کردووە چیتر بێدەنگ نەبن لە ئاستە و پێشێلکاریانەی بەرامبەر گەلی کورد لە سووریادا دەکرێت لەسەر هەمان مژار غەریب حەسۆ نوێنەری پارتی یەکێتی دیموکراتی پەیەدا لە هەرێمی کوردستان وتوویەتی ئەوە هێرشانەی دەکرێتە سەر ئەفرین تەنیا لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە نییە بەڵکو هەندێک گروپی چەتەش هەن کە سەر بە دەوڵەتی تورکن و هاوکارن لەو کارانەی کە لە عەزاز و جرابلۆس دەکرێت تورکیا دەیەوێت بە هاوکاری ئەوان هێرشێکی بەرفراوان بکات و ئەو سیستەمە دیموکراتیەی لە ڕۆژاوای کوردستان بوونی هەیە لە ناوی ببات غەریب دەڵێت پێشتر تورکیا لە ڕێگەی چەتەکانی داعشەوە ئەو هەوڵەی دابوو بەڵام ئێستا کە دەبینن ئەو هەوڵە تێکشکێنرا تەنانەت وا خەریکە پایتەختەکەی چەتەکانی داعش کە ڕقەیە دەکەوێتە دەست هێزەکانی هەسەدا ئەوەش نیشانەی ئەوەیە کە پرۆژەی تورکەکان تووشی شکست بووە سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرشانەش غەریب حەسۆ دەڵێت بەشێکی ئەو هێرشانە پەیوەندی بە بێدەنگی لایەنە سیاسیەکانەوە هەیە ئەگەر ئێمە وەکو کورد ڕێکەوتنێکمان هەبوایە
یەک هەڵوێست بووین کۆنگرەیەکی نەتەوەییمان هەبوایە خاوەن بڕیارێکی هاوبەش بووین لەوانە بوو ئەو هێرشانە بەو شێوەیە بەڕێوە نەچووبایە هەر بۆیە ئەمڕۆکە هەڵوێستێکی کوردانە و نەتەوەیی و برایەتی و ئەخلاقی پێویستە هەبێت. بو به پروژه اسلامی به دست داعش بسر بخواد بەڵێ بینەرانی ژان بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر جاویدان حەسەن هاوسەرۆکی نوێنەراتی کانتۆنەکانی ڕۆژاوا لە باشووری کوردستان دەکەین. کاک دکتۆر دەم باش ئەگەر ئەز ئەو پرسا بکەم لە دەمێکیدا شەروانان لە پێشڕەویە مەزندانە لە ڕەقا پایتەختی خلافەتی چەتێ داعش وێ پاقش بکەن لێ دەمێکی وسادا تورکیا لە پاشیدا دخوازێ هێرشی خۆ لەسەر ئەفرینیا لەسەر ڕۆژاوا بەرفرەتر بکە. نێتێک چی هەیە وێ ناوبەرێدا یعنی ئەم هاتن و چوونە چی هەیە؟ وەڵگیان زۆر سپاس دیارە ئەمە یەکەم جار نییە تورکیا هەڕەشە بکات و عێریشی خاکی ڕۆژئاوای کوردستان بکات بە درێژایی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان تورکیا هەر هەوڵی داوە کە ستاتۆرێکی کوردی ستاتۆرێکی دیموکرات لەسەر خاکی ڕۆژئاوای کوردستان دروست نەبێت لە دێرێک بگرێتە بگەیتە ئافرین تورکیا هەر عێریشی ڕۆژئاوای کوردستان کردووە بەڵام ئەوەی جێگای فرنجە لەو کاتانەی کە هێزی سووریای دیموکرات و یەکینەکانی پاراستنی گەل کە لە پێشڕەویەکی مەزندان هەموو جارە کە سەرکەوتنێکی گەورە بەدەستدەهێنن هێرشەکانی تورکیا تونتر ئەبێ لەبەرەوەی تورکیا خۆی بە خاوەنی دەوڵەتی خلافی ئیسلامی ئەوەی کە داعشی ڕاگەاندووە تورکیا خۆی بە خاوەنی ئەو دەزانێت هەموو جارێک کە داعش تووشی شکست ببێت تورکیا عێریشی ڕۆژئاوای کوردستان دەگات ئەمەش ئەچێتە ئەو چارچێوەیەدا چۆنکە خەریکە هێزەکانی سووریا دیموکرات شاری ڕاستە پایتەختی داعش ڕزگار بکەن بۆیە تورکیا عێریشی بەتەمایە عێریشی عەسکری بکات شێوازێکی فراوانتر لە جاران لەژێر دروشمی شمشێری فەرات کە پرۆپێکم پێک هاتووە لە هێزی عەسکەری تورکیا لەگەڵ ئەو پرۆپە ڕادیکالانەی تورکیا بەخێویان دەکات بەتەمان عێریشی ئافرین بکەن و نەتەنها ئافرینش ئامادەکاریان هەیە عێریشی گرێ سپیش بکەن بۆیە ئێمەش مەساجمان دیارە ئێمەش بەرخۆدانیەکەین لە یەکەم ڕۆژەوە کە ڕێگای بەرخۆدانیمان هەڵبژاردووە بەردەوام بین لەسەر ئەم ڕێگایەدا ڕێگا نادن بە تورکیا خاکی ڕۆژئاوای کوردستان و باکوور و سوریا داگیر بکات. باشە کاک دکتۆر لە کاتێکدا کە تورکیا بەنیازی شتێکی وایە بەڵام ڕۆژئاوای کوردستان و شەروانان هێزەکانی سووریای دیموکراتیک مەجلیسی سووریایی دیموکراتیک هاوپەیمانیەکیان لەگەڵ هاوپەیمانی نێونەتەوەیی بۆ شەڕی دژ بە داعشێ لە حاڵەتێکە ئەگەر تورکیا هێرش بکات یا بێوێت ڕۆژئاوای کوردستان پارچەی داگیرکە پێتان وایە هەڵوێستی ئەوان چی دەبێت حاڵەتێکی وایە بێدەنگ ئەمێنن یاخود ناچارە بن کە هەڵوێستیان هەبێ؟ نۆرجان گوێم لێ نەبوو بەس ئەگەر سەبارەت بە هاوپەیمانی شەروانان لەگەڵ ئەو هێزانەی هێزی دنیا و کۆالسیۆن نێودەوڵەتی لە شەڕی دژی داعش ماوەیەک پێش چەند ڕۆژێک پێش ئێستا پرێسماگۆرد وەکو نوونەری سەرۆکی ئەمریکا سەردانی مەجلیسی مەدەنی ڕەقەی کرد لە ناو شاری ڕەقەدا و سەردانی تەبقەشی کرد و پاڵپشتی خۆیان دووپاتیان کرد بۆ پاراستنی ئەم خاکەی کە بە دەستی هێزی سووریای دیموکرات ئازاد کراوە چونکە لەو کاتەشدا تورکیا دووبارە هەڕەشەیە کرد کە عێریشی گرێ سپی بکات زۆر بەڕوونی و واضحی و ڕاشکاوی پرێسماگۆرد وتی ئەو خاکەی کە ئێمە ڕزگارمان کردووە لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەلی هێزی سووریا دیموکرات ئێمە ئیمپارێزین نەک تەنها بەرامبەر دەوڵەتی تورکیا بەرامبەر عێریش ڕژێمی ئەسەدش لە کاتەدا ڕژێمی ئەسەدش هەوڵەدا قەستی ئەو شمانە بکات کە بەجێ بەسەڵاتی هێزی سووریا دیموکرات بوو
بینیشمان وەکو کوالسیۆنی نێودەوڵەتی فڕۆکەیەکی جەنگی ڕێژی سەر بە ڕێژیمی ئەسەدشیان هێنا خستیانە خوارەوە ئەمە مەساجێکی زۆر واضح بە تاکید ئەوانش هەڵوێستێکیان ئەبێت چونکە دیارە تورکیا ریشی خاکی ڕۆژئاوا بکات بۆ ئەوەی کە ئەو پێشڕەویە گەورانەی کە شەربانان بەدەستهێنن و خەریکن شاری ڕقەش ئازاد بکەن و شکست بە داعش بینن تورکیا هەوڵەیە ئیریش بکات بۆ ئەوەی سرنجی ئەوان ڕاکێشێ لەگەڵ هێزی ئەوانش ڕاکێشێت بۆ جەنگێکی تر بۆی هەوپەیمانانش چاکەزانن کە ئەمەش پلانێکی تورکیای بەتاکید ئەوانش هەڵوەستیان ئەبێت. باشە ئەمن ئەس پرسی خۆت داوی بکەم ئەگەر بکارم بە کورتاسی بەسێ بدەن بەڕێز غەریب حەسۆت بێژێ بێدەنگی ئالیان سیاسی هەڵبەت بەحسە کورد و کوردەکە ئالیە سیاسی کورد بێژێ بێدەنگی ئەوان یەک سەبەبە کە تورکیا چاوە بخوازێ دوژمناتی ڕۆژاوای کوردستان بکە هون ژوێ ئالێدا چ دەبێژن؟ بالتأكيد يعني إما علين درفتك زيرين لبردستي كردا هي لم سردمدا كردا يقدن بنو يكريز بنو يكخلص بن أسوانين جوانتر مساجي خويان بجيننا رأينا دولتي وخلوسيان هبلا برامبر تركيا دا بالتأكيد يكريزي زور كان بويا لدار خصني كونغري كنا تويد لم كاتبه وقراسني خاكي كردستان درست كدني هو ذكي موحد مشترك وبرامبر بوونەوەی ریشانەی پشمنانی کورد وەکو دەوڵەتی تورکیا زۆر گرنگە لەم کاتەدا ئێمەش پاڵپشتی ئەو هەموو بانگەوازیانن کە بەتەمان بۆ لەداخستنی کۆنگرەیەکی نەتەوەیی زۆر گرنگە بەتاکید لەم مەرحەلەدا. باشە زۆر سپاس بەڕێز دکتۆر جاویدان حەسەن هاوسەرۆکی نوێنەراتی کانتۆنەکانی ڕۆژاوا لە باشووری کوردستان سپاس بۆ بەشداربوونتان. بەڵێ بینەرانی هێژا دۆسیەی تایبەت بە ڕۆژاوای کوردستان و سووریا هەشمان گفتوگۆ کرد ئێستا دۆسیەیەکی دیکەمان لە بەردەستایە کە ئەوی دۆسیەکی گرنگە و دۆسیەکی چارە نووساز پرسێکی با بڵێن چارە نووسازە لە کوردستان کە قسە لەسەرەکرد ئەویش پرسی یەکبوونی نەتەوەی هەڵبەت بەڕێز دکتۆر جاویدانیش بە کورتی سەرنجێکی خستە سەرەوە بەڕێز دیار غەریب ئەندامی دەستی سەرۆکاتی کەجەکە لەو بارەوە قسەی کردووە بە بزانی چی دەڵێت دوایی ئێمەش گفتوگۆ لەسەر بۆچوونەکانی ئەوەکەین. لە دیدارێکیدا بۆ ئاژانسی ڕۆژنیوز دیار غەریب ئەندامی دەستەی سەرۆکایەتی کەجەکە سەبارەت بە هەوڵەکانی ئێستای کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە بۆ سازدانی کۆنگرەی نەتەوەیی و دروستکردنی یەکڕیزی لە نێوان کوردان پشتیوانی کەجەکەی نیشانداوە و ئاشکرای دەکات کە پەکێکە نزیکەی 35 ساڵە داوای یەکێتی کوردان دەکات. ئاشکرایشی کردووە کە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی کۆنگرەیەکی وەها نەتەوەیی ڕەت کردووەتەوە. دیار غەریب باس لە ئامانج و داواکانی پەک کە دەکات بۆ ئاواکردنی یەکێتی نەتەوەیی و ئاماژە بەوە دەکات کە ئەم داوایانەی تەفگەرەکەیان داوایەکی نوێ نییە و دەڵێت لە کۆنگرەی دووەمی پەکەکەشدا یەکێک لەو بڕیارە گرنگانەی دران تایبەت بوو بە کارکردن بۆ دروستکردنی بەرەیەکی نەتەوەیی واتە پەکێکە ماوەی 35 ساڵە دروستکردنی سەکۆیەکی نەتەوەیی کردووەتە ئامانجی سەرەکی خۆی و ئەو هەوڵانەی ڕێبەر ئاپۆ لە ئیمرالی و لە ڕێگای پارێزنامەکانیەوە پەرەی پێداوە بەشێکن لە بەردەوامیدان بەو هەوڵانە. دەشڵێت کە ڕێبەر ئاپۆ هەمیشە جەختی لەوە کردووەتەوە کە گەلی کورد پرۆسەی نەتەوەی بوونی خۆی ئەنجام داوە بەڵام بەرپرس و سەرکردەکانی کورد نەیان توانیوە ئەو پرۆسەیە وەرچەرخێنن بۆ ئیرادەیەکی سیاسی و شێوەی بدەنێ. دیار غەریب جەخت دەکاتەوە کە پەکێکە کۆنگرەیەکی ڕووکەشیانەی نەکردووەتە ئامانج گوتوویەتی ڕێبەر ئاپۆ کە باس لە کۆنگرەی نەتەوەیی دەکات ناخوازێت کۆنگرە شتێکی ڕووکەش و ڕوتین بێت دەیەوێت کۆنگرە ببێتە ئیرادەی سیاسی کۆمەڵایەتی و فەرهەنگی و واتە دەخوازێت کۆنگرە ببێتە ناسنامە و ئیرادەی گەلی کوردستان ببێتە دامەزراوەیەکی هەمیشەیی و چالاک. لە بەردەوامی قسەکانیدا دیار غەریب ئاماژە بەوە دەکات کە نەیارانی کورد ڕێگریان لە بەستنی کۆنگرەی نەتەوەیی کردووە و هەندێک لایەن و کەسایەتی کوردیش کەوتونەتە ژێر کاریگەری نەیارانی کوردەوە. تێڕوانینی دەوڵەتان زۆر بە هەند وەردەگرن و پێیان وایە کە هەتا دەوڵەتانی سەردەستی کوردستان ڕازی نەبن نابێت ئێمە کۆنگرە ببەستین. ئێمەش پێمان وایە ئەوە هەڵوێستێکی هەڵەیە چونکە دەوڵەتانی داگیرکەر بە هیچ شێوەیەک بەوە ڕازی نابن کە کورد کۆنگرەی خۆی ببەستێت و ببێتە خاوەن ئیرادەی خۆی.
دیارغەریب لە بەردەوامی چاوپێکەوتنەکەیدا سەرنجی بۆ سەر تێڕوانینی جیاجیای هەندێک لایەن سەبارەت بە کۆنگرەی نەتەوەی ڕادەکێشێت و دەڵێت مەرج نییە ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەی ببێتە هۆی دروستبوونی دەوڵەت، واتە مەرج نییە ئەگەر دەوڵەت دروست ببێت یەکێتی و ئیرادەی نەتەوەی دروست ببێت. ڕایشی گەیاند هەندێک دەڵێن کاتی نییە، ئەوە جێگەی سەرسوڕمانە، چونکە لەم کاتەدا ئەگەر گەلی کوردستان یەکگرتوو بێت ئاوا دەتوانێت پێشەنگی دنیا بکات، بەڵام ئەگەر پارچە بین ئەو کاتە هێزە سەردەستەکان دەتوانن بەکارمان بهێن و سوود لە پێگەمان وەربگرن. ئەو ئەندامەی دەستەی سەرۆکایەتی کەجەکە جەختی لەسەر گرنگی ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەیی دەکاتەوە و باسی لە ئەرێنیبوونی دەستپێشخەریەکانی کەنەکە کردووە و تویەتی ئێمە وەکو کەجەکە بە هەموو شێوەیەک پشتیوانی ئەو هەوڵانەی کەنەکە دەکەین. دیارغەریب بە بیریشی هێنایەوە کە لە ساڵی 2013دا گوتوویانە با ئەوان لەسەر ناوی هەر سێلایەن پەکەکە یەکیەتی و پارتی لێدوان بدەن و بانگەوازی بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی لایەنە کوردستانیەکان بکات. ئەگەر ئێمە بمان خواستایە خۆمان بسەپێنین بەسەر لایەنەکانی تردا ئەوەمان نەدەکرد. لە کۆتای قسەکانیدا دیارغەریب دەڵێت ئەمڕۆ دەرفەتێکی زێڕین کەوتووەتە دەستی گەلی کورد. پێویستە ڕێبەر و سەرکردە و لایەنە سیاسیەکان بەباشی ئەم دەرفەتە هەڵسەنگێنن. پێویستە ڕەوشەنبیر کەسانی ئاکادمی و کۆمەڵایەتی و ڕێکخراوەکانیش لە پێش هەمویانەوە ژنان و گەنجان فشار بخەنە سەر سەرکردە و لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی ناکۆکی سیاسی و حیزبی وەلاوەنێن و هەنگاو بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەی بنێن. بۆ گفتوگۆکردن لە سەران بابەتە بەڕێز سەید خالید ئەندامی دەستەی سەرۆکایەتی تەبگەری ئازادیمان لە باشووری کوردستانەوە لەگەڵایە. کاک سەید ئەم کاتتان باش ئێوە هەڵبەتگوێتان لە قسەکانی یا با بڵێن لە سەرنجەکانی بەڕێز دیارغەریب بوو لە بارەی کۆنگرەی نەتەوەییەوە. ئێوە ئەم قسانەی بەڕێز دیارغەریب چۆن هەڵەسەنگێن، چۆنی دەبینن و وەکو تەبگەری ئازادیش چۆن لە پرسی کۆنگرەی نەتەوەی دەڕوان؟ ئەو کاتەی ئێوەش باش زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. پێنجی من دێ بەڵێ کاک سەید دەنگت دێت گوێمالێتە فەرمووی. بەڵێ دیارە ئەو هەوڵانەیان ئەو خەباتانەی کە دەکرێت بۆ بەستنی کۆنگرەیەکی نەتەوەیی دەمێکی درێژە هەوڵ و تێکۆشان هەیە ئەو بابەتە. وەکو ئێوەش لە راپۆرتەکەەوە هەواڵ دیاریش باسی کرد لە 2013 هەوڵێکی زۆر درراوە کار گەیشتە ئەوەی کە کۆبوونەوەی دوایی ببەستێ و کۆنفرانسەکە ببەستێ بۆ ئەوەی دەستەی بەڕێوەبەرایەتی و ڕاگەاندنی کۆنگرەکەی ئەلان بکرێت کە بەداخەوە ئەو کاتە بەهۆی ئەو دەستی وەردانانەی وڵاتانی داگیرکەری کوردستان و ئەو هێزانەی کە ڕاستیەکەی بە پرسوڕای ئەوان ویستیان کۆنگرەی نەتەوەیی بەڕێوەبەرن کۆنگرەکەیان لەبار بردووە. دیارە بۆ ئەوەش ڕێگەیان لە بەردەم دەستی وەردانی زیاتری دەوڵەتان کردو بەتایبەت دەوڵەتی تورکیا بۆ ڕۆژاوای کوردستان بۆ باشووری کوردستان. ئێستش کاتێک کە شەڕی داعش بەرەو کۆتایی دەچێت و دارێکی تر دەرفەتێکی گەورە بۆ گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان هاتوۆتە پێش بەتایبەت لە ڕۆژاوای کوردستان کە ئێستا شەڕوانان و هێزی سووریا دموکرات لە ئاستێکی بەرفراوان و لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی هەنگاوی باشی ئەمڕۆیەوە سەرکەوتنی گەورە بەدەست هاتووە و پێگەی کورد نزیک بۆتەوە لەوەی کە کورد ئیدی ڕۆڵی سەرەکی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بژێڕێ. پێویست دەکات کە هەموو لایەنەکان درێک بەو ڕاستیە بکەن، درێک بەو حەقیقەتە بکەن کە لەو بارودۆخە جارێکی تر کورد پێویستی بە یەکجێتی هەیە، پێویستی بە یەکێتی نەتەوەیی هەیە، چونکە بێ ئەو یەکێتی نەتەوەییە دەستکەوتەکان ئاسان ناپارێزرێن، بێ ئەو یەکێتی نەتەوەییە ئامانجی ڕۆڵ و پێگەی کورد کە شایستەی و خەباتی تێکۆشانەی بێ بەدینایە. بۆیە ئێمە وەکو تەبگەری ئازادیش کە لەم چەند ڕۆژەی ڕابردوو درێژەی چاوپێکەوتن و تێکۆشانەکانی خەباتکارانی
کۆنگرەی نەتەوەیی هەموو پشتگیریەکەوە هەموو ئەرکێک کە بکرێت پشتخانەی هەواڵانی ئێمە یان ڕاگەیەندراوە و ئێمە تاریش لە کەرک و کۆنفرانسێکی ڕاوێژکاری بۆ سەرجەم لایەنەکان ئەنجامدرا و ڕۆڵێکی باشمان لەوە جێڕاکە لە ئامادەکردنی و لە هاوکاری. بەڵێ کاک سەید ئەمە پرسیارێکی دی بکەم بە لەم نێوەندەدا شتێکی دیکە بپرسم بە ڕێزدیار غەریبیش ئاماژەی بۆ کردووە کە هەندێک لایەن دەڵێن کاتی نییە یاخود دەڵێن چاوەڕێ دەکەن کە هێزە سەردەستەکان ئەرەی بکەن ئەگەر ئەوان ئەرەی نەکەن ناتوانین کۆنگرەی نەتەوەیی بەستین. تا ئێستاوا بۆ پێ دوای ئێستاش هەروایە ئێستاش هەرە و با بڵێن تێڕوانینە هەیە لە ناو هەندێک لەو لایەنانە کە بەو شێوەیە لە کۆنگرەی نەتەوەیی بڕوانن؟ لە ڕاستیدا ئێستا بە پێچەوانەوە ئەگەر هیچ کاتێک کاتی نەبوو بێ ئێستا کاتێتی چونکە ئێستا دەوڵەتانی سەردەستی کوردستان ئێوە بەخۆت ئێمە دیمەنەکە باش ئەبینین کە سووریا دەوڵەتی سووریا جارێکی تر نابێتەوە ئەو دەوڵەتە ناوەندی و مەرکەزێکە لە پێش 2010 و پێش 2011 هەبوو ئێستا کونتڕۆڵێکی سەرەکی هەیە لە ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەگشتی لە باکووری سووریا ڕووەدا لە باشووری کوردستان بە هەمان شێوە و لە باکووری کوردستان خەبات تێکۆشانی گەلی کورد وەکو بەرگریکردن لە هێزی پاراستنی گەلوەچی وەکو خەباتی پەرلەمانی و خەباتی دموکراتی هەنگاوی گەورەی بڕیوە بۆیە ئەو بارودۆخەی ئێستا هاتوتە پێش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نزیک بووەتەوە لەوەی کە ئەو ناکۆچی و ئەو شەڕ و ئاژاوەی چەند ساڵێکە زۆر خەست بووەتەوە بەرەو ئەو بچێت کە کۆ بکرێتەوە ئیتر کورد پێگەی خۆی هەبێت لە ئێستا ئەو دەوڵەتانەی کە کوردستانیان بەسەردا بەشداریان داگیرکەری سەر کوردستانن لە خاڵی هەر لاوازی خۆیاندان وەکووە بینین دەوڵەتی تورکیا تووشی هیستریایە بووە لە بەرامبەر ئەو پێشکەوتانەی کە گەلی کورد لە ڕۆژئاوا لە باشوور لە باکوور بەدەستی هێناوە و هەرچیەک لەکان ناتوانێت بیوەستێنێ بۆیە گەلی کورد لە ئێستادا ئەگەر عەقڵیەتێک مابێ ئەگەر زەهنیەتێک مابێ پێی وابێ ئێستا کاتی نییە ئەوە تەنها لەو حزرەوە سەرتاوە دەگرێت کە ئەوان ئەو هێزانە خاوەنی ئیرادە و خاوەنی بڕیاری سیاسی خۆیان نین و هەر ئەو ذهنیەتەش و ئەو عەقڵیەتەش بووە کە تا ئێستا ڕێگرە لە بەردەم نەبەستنی کۆنگرەی نەتەوەیی چونکە ئێمە وەکو دەبینین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چەندین جار مثلا ئەو هێز و ئیمکانیەتەی لە بەردەستی باشووری کوردستانە بووە نەخراوەتە خزمەت کۆمەڵگەی نەکرد کۆمەڵگەی گشتی کوردستانەوە و هێزی بەشەکانی تری بێتە هێزێک بۆ پشتیوانی بۆ بەشەکانی تری کوردستان بۆ باشووری کوردستانی زۆر جار بۆتە سەرئێشە و بۆتە سەرچاوەی کێشە بۆیە چەندین جار داواک ئەوە کراوە کە هێزی هاوبەش بۆ بەرەنگاربوونەوەی ئەو تەحەدیانی ڕوبەرووی کوردستان دەبێتەوە لە ڕۆژاوات لە باشووری کوردستان و دیپلۆماسیەتی هاوبەش و خاڵی ناکۆچی ئەو هێزانەی کە دەبنە بەربەست لە بەردەم نەبەستی کۆنگرەی نەتەوەیی ئەوەیە کە پەیوەندی ئەوان لەگەڵ دەوڵەتانی داگیرکەر و پەیوەندی هێزێکی نمونەوەکو پارتی کرێکاران یان زۆر هێزی تری دموکراتی لە ناوچەکە ئەوەیە کە ناکۆچی ئەو هێزانە و ناکۆچی ئەو هێزانەی کە ئەمڕۆ داوای بەستنی کۆنگرەی نەتەوەیی یەکەن ئەوەیە کە پەیوەندیان لەگەڵ ئەو هێزە داگیرکەرانە پەیوەندیەکی ناتەندروستە و پێویستە دیپلۆماسیەتێکی هاوبەشی کوردی هەبێ لەسەر ئاستی نێونەتەوەیی لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی دەوڵەتانی هەرێمی بۆ ئەوەی ئیتر ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە خۆشیان دەڵێن کە چۆن سایکس بیکۆنەما کە چۆن سایکس بیکۆنەما دەبێت ذهنیەت و عەقڵیەتی سایکس بیکۆش نمێنێ لە کوردستانە. زۆر سپاس بەڕێز سەید خالیل دەنامی دەستەی سەرۆکایی تەفگەری ئازادی لە باشووری کوردستان و لەگەڵمان نبی. سپاس بۆ بەشداربوونتان. بەڵێ بینەرانی هێژا دۆستی دوایمان کە تایبەت بوو بە کۆنگرەی نەتەوەیی کەروتە سەری گفتوگۆمان لەبارەیەوە کرد هیوادارین کۆنگرەی نەتەوەیی دروست ببێ و بێتە ئاراوە. ئێمە سپاسی ئێوە دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوو لە شاد و خۆشی دابێن.